بڕیارە 18 شوبات پەرلەمانی کوردستان بۆ تەواوکردنی بەرنامەی کاری یەکەم دانیشتنی کە لە 6 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو بەڕێوەچوو کۆبوونەوەکە بە کراوەیی هێڵدرایەوە کۆ ببێتەوە. لا کۆبوونەوەکەی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێردرێت بە گوێرەی ڕێککەوتنەکانیش. پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت. پۆستی جێگری یەکەم بۆ پارتی و جێگری دووەمیش دەدرێت بە پێکاتەکان. بۆ ئەو مەبەستەش لە مێژووی تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ یەکەم جار یەکێتی ژنێک بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان کاندید دەکات. ئەم دانیشتنی پەرلەمانی کوردستان کە بڕیار ڕۆژی 18 مانگ ئەنجام بدرێت تەواوکردنی دانیشتنی یەکەمی دەستپێکی پەرلەمانی کوردستان لەم خولەی پەرلەمانی کوردستان ئەم دانیشتنە لە بنەڕەتدا خۆی تەواو نەبوو بە کراوەی هێشتراوەتەوە لەسەر داوای زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمان بۆ گەیشتن بە تەواوفقێکی سیاسی لەسەر پێکەنانی حکوومەت و پێکەنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەم دانیشتنە تەواوکەری هەمان بەرنامەی کار دەبێت کە دانراوە ئەویش خوێن خواردنی ئەندامانی پەرلەمان و زائیدەن هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی. لا کۆبوونەوەکەی پەرلەمان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بە گوێرەی پەیڕەوا نوێیەکە بەڕێوە ناچێت کە دەبێت دوو جێگریە بێت چونکە یاساکە هەموار نەکراوەتەوە بۆیە بە یاسا هەڵبژاردن دەکرێت واتە سەرۆک و جێگر و سکرتێر هەڵدەبژێردرێت. دواتر کە یاساکە هەموار کرایەوە پۆستی سکرتێر نامێنێت و بە گوێرەی پەیڕەوا نوێیەکە سەرۆکی پەرلەمان دوو جێگری دەبێت. شێوازی دانیشتنەکە بەو شێوەیە دەبێت سەرۆکی کاتی پەرلەمان سەرۆکی بەتەمەن دەرگای خۆپاڵاوتن بۆ ئەوانەی کە بەنیازن خۆیان بربژێرکەن بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە هەنگاوی یەکەم دەرگای خۆپاڵاوتن بۆ ئەو کەسانە کاتەوە کە نیازیانەیە خۆیان بۆ سەرۆکی پەرلەمان بربژێر بکەن لە دوای ئەوەش دەرگای خۆپاڵاوتن دەکاتەوە بۆ کەسانەشی کە بەنیازن بۆ جێگیری یەکەم و جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان خۆیان بەپاڵێنن. سەرۆکی یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دوای کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بانکێشتی سەرجەمەندامانی پەرلەمانی کوردستانی کرد کە لە ڕۆژی دووشەممە 18 شوبات لە پەرلەمانی کوردستان ئامادە بن و کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.